سڵاو هاوڕێ بچکۆلەکانم چۆنن؟ باشن؟ من زۆر بیرتانەکەم ئەی ئێوە بەردەوام دایکان و باوکان گرفتی ئەویان هەیە لەگەڵ منداڵەکانیانە کە کاتێکی زۆر بە دیار شاشەکانەوە بەسەر دەبات هەندێک لە منداڵەکان زمانی کوردی نازانن لەبەرەوەی ئەوەندە سەری پرۆگرامی زمانەکانی دیکەیان کردووە بۆیە چەند کەسێک لە شاری سلێمانی ئێستاون بە دروستکردنی پرۆگرامێک هاوشێوەی پرۆگرامە جیهانیەکان بۆی کە بە زمانێکی کوردی پارا و بابەتەکان و ناوەکان بگەن بە منداڵان لێرە دادەسازی لێکەیشەکە لە دەموچاوە دیارەکانی منداڵەکە فەرمیتە ئێرە سڵاو لێبێ سڵاو ئەم کاتتان باش چۆنی تۆ زۆر زۆر سپاس باوی چەندێکم کارە ئەەکەیت هۆکار چی بکەم کارە بکەیت ڕاستەکەی بیرۆکەکە بۆ ماوەی 2 ساڵ زیاترە بەڵام بە ساڵێک بە کردار خەریکی ئەم ئیشین تا چەندێک من خۆشەویستی لە لای مناڵان ڕاستەکەی بە ڕێژەیەکی زۆر پەیوەندێکی گەرم و گوڕمان دروست کردو لە نێوان منداڵان و تەنانەت گەورەکانی شایستە لەگەڵ دایک و باوکانی پەیوەندیەکەمان گەرمتر بووە لەبەر ئەوەی کە بەهۆی ئەوانەوە ئێمە توانین ڕاستەکەی بێ بزانین کە مناڵ هیچ ئەکاونتێکی نییە بتوانێت لە ڕێگەوە سەری ئێمە بکە کەواتە ئەو پەیوەندی کە ئێمە ئەگەنێ بە مناڵەکان دایک و باوکانن کەواتە هەم لەگەڵ دایک و باوکان پەیوەندێکی زۆر باشمانەیە هەم لەگەڵ مناڵە بچکۆلەکانمان ئەو منداڵانەی کاتە لە دەرەوە ئەو بینن بۆ نونە چی و پێڵێن چۆنیان بەرەو ڕوت کاردانەوەی زۆر زۆر جوان ئەبینین لە دەرەوە هەنێکیان ڕاستەکەی لەبری تەمەنیان بچووکە و تەنها بەم ستایلی جلوبەرگۆ من ئەناسنەوە کەمێک ئەو بۆ ئەوان تۆزێ سەختە ناسینەوەی یان بە شێوازێکی تر بە جلوبەرگێکی تر بەڵام عادەتەن ئەوانەی تەمەنیان 3 بۆ 4 ساڵ خودت 5 ساڵە زۆر بە ئاسانیە توانن بمناسنەوە چەندجار لە دەرەوە هاتوون بۆ لام باوەشیان پیاکردن و چەند ڕسمێکیشمان هەیە بێکەوە چۆن ئەتوانی ئەو بابەتانە بگەینیتە منداڵان تۆزێن بابەتە لەوانی هەستیاریش بێت لە کاتێکە کە تۆ کار بۆ منداڵێکەکەی بەڵێ ئێمە بە ڕاوێژکردن بە پسپۆڕی مناڵان ئەتوانین و هەروەها ڕاوێژی چەند کەسێک کە لە بوارەکە شارەزان بەپی ئەوانە بەرنمەکەدا ئاڕێژین دواتر بڵاوی ئەەکەینەوە چکە ڕاستەخۆ لە خۆمانەوە بەڕاستی بەبێ ئەوی بە فلتەرا بڕۆ و هەر شتێک کە بمانەوێت ناتوانین باسی بکەین و بڵاوی بکەینەوە لەبەری بابەتەکە زۆر زۆر هەستیارە کە پەیوەندی بە مناڵەوە هەبێ لەبەر ئەوە بە چەند فلتەرێکدا دەڕات ئەو کاتە بڵاو دەکرێتەوە توانیە سەبڵین هاوشێوەی چەناڵە جیهانیەکان پرۆگرامێکی منداڵانی سەرکەوتومان هەیە الحەمدولله زۆر زۆر باش دەنگیاوەتەوە و بەڕاستی کارێکی زۆر زۆر پیرۆزە چەندەها کۆمنتی جوانمان بۆ هاتووە کە دایک و باوکان زۆر زۆر ڕازین یعنی وتیانە مەسەلەن کارێکی زۆر زۆر باشتان کردو منداڵەکەم بۆ نمونە تەمەنی گاتە 3 ساڵ کە قسەی دواکەوتووە کە ئەمە مەسەلەن زۆر زۆر شتێکی باوە لە کۆمەڵگی ئێمە ئێستا بەبوونی بەکارێنانی بابەتە ئەلکترۆنیەکانەوە بەڵام دادەساز الحەمدولیلا لەگەڵ تۆیان مناڵەکەم هەوڵ ئەیا و شەکان دووبارە بکاتەوە کە ئەمە زۆر زۆر دڵخۆشکەرە و ئەمە پەیامی ئێمەیە بۆ مناڵان کۆمنتی خەڵک چێ لەسەرم بابەتە ئەو کۆمنتانی کە بۆتانیت لەسەری وە گوتم ئێمە نەک مناڵ گەورەش سێری ڤیددیۆکانمانەکە چەنەها کۆمنتی جوانمان بۆ هاتووە کە مەسەلەن کۆمنتێکمان بۆ هاتووە ئەڵێ باشە من 25 ساڵم بۆچی جوابی دادەساز ئێمەوە یعنی گەورەش وامان کردووە کە تێکەڵاوی بەرنمەکانمان بێ ئەمەنە بە خولیاوە کە سێری بەرنمەکەکەن چێژی لێوەرگن و منداڵەکانیش کە دایک و باوکان بەڕاستی وەکو ئامۆژگاری چەند جارێک پێیان ڕاست پاردوین کە ئاخۆ منداڵەکەم بە گوێم ناکە بەڵام ئەوەندە هۆگری دادەساز بۆ گوێی لێ ئەگرێت دادەساز تۆ ئەتوانی مەسەلەن پێی بڵێ با چیتر خواردنەوەی گازی نەخوات کە من پێم وتووە بەڵام بە قسەی من ناکات یاتکە با براکەی یا خوشکەکەی هەڵنەسێنێ لە خەوکەڵم دادەساز توێتی با ئاگای لە خوشک و براکەی بێ زۆر زۆر بە جوانتر ڕەفتارەکە کەواتە ئەمە پەیامێکی باشمان گەیاندەوە بە منداڵەکان کە ئەو پەیوەندیە دروست بۆ الحەمدولیلا بەدەر لەم کارە و ڕۆژانە بە چێ سەرقاڵی بەدەر لەم کارم کە وەک کارکتەری هێلانەی مناڵان دەرکەوتوم وەک خۆبەخش ماستەرم هەیە لە ئەدەبی ئینگلیزیە و لە زانکۆی سلێمانی وەک خۆبەخش دەرس ئەڵێمەوە کەواتە مامۆستای زانکۆشم لەگەڵیە جوانترین کۆمنت کە بۆ هاتبێ یەک کۆمنتیان چی بووە جوانترین کۆمنت کە بۆمان هاتوێ ڕاستەکەی کۆمنتەکان زۆر زۆرن بەڵام جوانترین کۆمنت هی ئەو کەسە ئازیزانن کە لە دەرەوەی وڵاتن ئەمە زۆر زۆر مای دڵخۆشیە بۆ ئێمە کە ئاڵێن واتان کردووە بەهۆی بەرنامەکە و مناڵەکانی ئێمە کوردیان نەبیر نەچێتەوە یاخود لە پەنای فێربوونی زمانەکانی ترا زمانی کوردیش فێر ببن ئەمە جێگەی زۆر زۆر دڵخۆشکاریە بۆ ئێمە خۆت دایکی الحەمدولیلا بەڵێ تەمەنی مناڵەکانە درێژ کات
چۆن ئەتوانی ئەم ڕۆڵە بەرجەستە بکەی بۆ شێوازە لەسەر شاشەیە دەربکەوی. ڕاستەکەی یەکەم بەهۆی ئەوەی کە دایکی کچێکی جوانم ئەلحەمدولیلا و دواتریش من مامۆستای ڕەوزە بووم لە یەکێک لە باخچەکانی شاری سلێمانی کارم کردو بۆ ماوەی 5 ساڵ لەبەر ئەوە ئەو هەستا و ئەو خۆشەویستیە ئەو کاردانەوەیە ئەو کردارانی کە ئەیکەیت ڕنگدانەوەی ئەوەیە کە تۆ چ هەستێکت هەیە کە تۆ چۆن مثلەن مامەڵە ئەەکەی لەگەڵ مناڵەکانە بۆ ماوەی 5 ساڵ و بۆ ماوەی 5 ساڵ من کارم کردو لە باخچەوە و ئەلحەمدولیلا مناڵەکەم و ئەبێ بە 4 ساڵ دایکایەتیش ئەمەش خۆی ئەزمونە لەوە ئەتوانم چۆن بزانین لەگەڵ مناڵە مامەڵاکەیت و ئەوەی ئەمانوێت چۆن بیگەێنین. زۆر سپاس بۆ تۆ من پێ خۆش بچمە لای خاتو دلۆڤان سپاس دەکەم کە خاوەن بیرۆکە سەرپەشەی پرۆژگە فەرمیتێرە خات دلۆڤان ئەم بیرۆکەی لە چۆ هاو بۆ نونە ئەم بابەتتان لە چۆ هێنا شێوازی کاکردی ئەم بابەتە. بەڵێ سەرەتای ئەم بیرۆکەیە ئەو کاتە بوو کە خۆم بووم بەدایک و مناڵەکەم سێری یوتیوبی ئەکرۆک و هەموو مناڵەکانی تر و هەستمان بوو بۆ شایە کرد لە یوتیوبی کوردیە کە کەناڵێک نەبوو یاخود چەند ڤیددیوەیەک نەبوو کە مناڵەکانمان سێری بکەن ببێ ئەوەی ترسی ئەومان هەبێ هەم لە قسەکردن دوا بکەون و هەم بابەتی نەشیا و دوور لە کولتوری خۆمان بێتە ناو کۆمەلگاکەمانەوە. تا چەندێک گرنگی بە زمانی کوردی ئێن کە زمانێکی کوردی پارە و لە ناو ڤیدۆکانە هەبێ. بەڵێ ڤیدۆکانی ئێمە هەمووی بە زمانی کوردین و ئەو زمانی کوردی ئێمە بەکارێنین زمانی کوردی ڕۆژانەیە واتە زمانی کوردی پەتینیان چونکە مناڵانی بچکۆلا لە هەنێ زمانی لە هەنێ وشەی کوردی پەتی تێناگەن بۆیە ئێمەش ئەو زمانە بەکارێنین کە خۆیان لە ماڵەوە لەگەڵ دایکیانە یاخود لەگەڵ خوشک و براکانیانە بەکارێنن.